بە پێشانگایەک دەست پێەکەم کە یەکەمین پێشانگای هێڵکاریە کە تاوەکو ئێستا بکرێت کە لە شاری دهۆکی خۆشەویست ئەنجامەدرێت کە یەکەمین پێشانگای هێڵکاریە کە چەند هونەرمەندێک لە شارەکانی هەولێر و دهۆک و لە سلێمانی و لە سەر تاسەری کوردستانیشەوە بەشدارە بن. بگومان پێشانگایەکی گشتگیرە کە تیایدا هونەرمەندان بە فۆرمێکی جیاواز و بە شێوازێکی تایبەتی بە چەندین کاری شێوەکاری کە تێکەڵێک لە دیزاین و هەروەها لە تەلارسازی بە ئامانجی ئەوەی کە بیرۆکەی نوێ یاخود بە ئامانجی خەیاڵکردن و داهێنان بۆ دروستکردنی بیرۆکەی نوێ بێگومان لەسەر ڕووی ئەو ماتریالانەی کە لە ناو پرۆسەکەدا بەکارەهێنرێت. بێگومان هەروەکو ئاماژەم پێکرد ئەم پرۆژەیە دەست پێ دەکات کە بە هاوبەشی زۆرێک لە هونەرمەندانی کوردستان لە هەر چوار پارچەکەی کوردستان و لە سەر تاسەری کوردستان. بێگومان یەکەمین پێشانگای هێڵکاری لە شاری دهۆک بە بەشداری چەندین هونەرمەند لە شارەکانی دهۆک و سلێمانی و هەولێر و لە سەر تاسەری کوردستان بەشدارە بن. ئەم پرۆژەیە یەکەمین فۆرمی چالاکی لەم شێوازەیە بە بەشداری چەندین شێوەکار و دیزاینەر و تەلارسازان بە ئامانجی خەیاڵکردن و داهێنان بۆ دروستکردنی بیرۆکەی نوێ لەسەر ڕووی هەندێک کەرەستە. پێشانگاکە لە ڕۆژی 22 سپتەمبەر لە شاری دهۆک لە گەلەری فرێم لیست ئەنجامەدرێت.